جەنگەکە فراوانتر بوو، چەپۆکەکانیش بۆ سەر ئیسرائیل تیژتر بوون. حوسیەکان هاتنە نێو شەڕەکەەوە و سەرکردەکانی حیزبوڵڵا و حەماس و جیهادی ئیسلامیش هێشتا لە کۆبوونەوەدان. ئەمڕۆ 25 تشرینی یەکەم 18 ڕۆژی تەواوە حەماس و ئیسرائیل لە جەنگدان و ناوەندی شەڕەکەش غەزەیە کە بۆ ماوەی 18 ڕۆژە لەلایەن ئیسرائیلەوە بۆردومان دەکرێت و بووە بە وێرانەیەکی دوای جەنگ. تا ئەمڕۆ هیچ لایەنێکی دەرەکی بەشداریکردنی ڕاستەوخۆی شەڕی ڕانەگەیاند بوو دژی ئیسرائیل. بەڵام حوسیەکانی یەمەن کە بە باڵی مقاومە ئێران دادەنرێن لە ناوچەکە بەشداریکردنی ڕاستەوخۆی شەڕەکەیان بۆ پشتیوانی حەماس و دژی ئیسرائیل ڕاگەیان. ئەمە بە سەرەتای یەکخستنی گروپەکانی سەربەیران لە ناوچەکەدا دادەنرێت. لالایەکی دیکەشەوە ئەمڕۆ لە کۆبوونەوەیەکی هاوبەش هەریەکە لە سەرکردەکانی حیزبوڵڵا و حەماس و جیهادی ئیسلامی لە بەیروتی پایتەختی لوبنان لە گفتوگۆدان و بە گوێرەی پێگەی ڕۆیتەرس چاوتوێی چۆنێتی سەرکەوتن دەکەن لەو شەڕی وەک شەڕێکی هاوبەش دەبینرێت کە لەلایەن سەرکردەی و گروپانەی لە بەرەی ئێراندا. ئەمڕۆ 25 تشرینی یەکەم ئاژانسی ڕۆیتەرس بڵاوی کردەوە نووسینگەی ڕاگەاندنی حیزبوڵڵا ڕایگەیاندووە سەرۆکی حیزبوڵڵای لوبنان لەگەڵ سەرکردە باڵاکانی فەڵەستینی هەریەکە لە حەماس و جیهادی ئیسلامی فەڵەستینی کۆبووەوە و تاوتوێی ئەوەیان کردووە کە پێویست هاوپەیمانیەکەیان چی بکات تا سەرکەوتنێکی ڕاستەقینە بەدەست بێنن. یەکێک لەو گروپە سەربازیانەی ناوچەکە کە لەلایەن ئێرانەوە پاڵپشتی دەکرێت حیزبوڵڵای لوبنانە. لە ئێستادا ڕۆژانە لە سنوورەکانی لوبنان و ئیسرائیل پێکدادان و بۆردومانەکانی ناوچە سنووریەکان بەردەوامە و سەرکردەی حیزبوڵڵاش ڕۆژانە بەشداریکردنی ڕاستەوخۆی حیزبەکەی لە شەڕی حەماس و ئیسرائیل بە لێدوان و نمایشی سەربازی بڵاو دەکاتەوە. حیزبوڵڵا لە بەیاننامەیەکدا ڕایگەیاندووە لە کۆبوونەوەکەدا هەریەکە لە سەید حەسەن نەسڕوڵڵا ڕێبەری حیزبوڵڵا و ساڵح ئاروری جێگری سەرۆکی بزوتنەوەی حەماس و زیاد نەخالا سەرۆکی بزوتنەوەی جیهادی ئیسلامی بەشدار بوون. حیزبوڵڵا لە ڕاگەیاندراوێکدا دەڵێت هەڵسەنگاندنی تەواو کراوە سەبارەت باڵوێستە نێودەوڵەتیەکان و هەوڵەکانی بەرەی مقاومە، ئەمەش لە پێناوبەریەنانی سەرکەوتنێکی ڕاستەقینە لە غەزە و فەڵەستین. هەروەها ڕاگرتنی دەستدرێژی درڕندانی ئیسرائیل بۆ سەر غەزە. هەر لە ڕاگەیاندراوەکەی حیزبوڵڵا داتووە ڕێکەوتن لەسەر بەردەوامبوونی مانگی گروپ و هێزە چەکدارەکانی بەرەی مقاومە کراوە و بەردەوامیش دەبێت. حیزبوڵڵا ڕۆژی چوارشەممە کوژرانی دوو چەکداری دیکەی خۆی ڕاگەیاند بەمە ژمارە و کەسانی لە ڕیزەکانی حیزبوڵڵادا کوژران لە سەرەتای شەڕەکەوە بۆ 40 کەس بەرز بووە.